نوێترین بەرهەمی ڕێژان حەسەنی میوزیسیان وەرگێڕانی کتێبی دەنگبێژ شاکرۆیە کە یەکێکە لە ناودارترین دەنگبێژەکانی باکووری کوردستان و بەشێکی گرنگە لە مێژووی گۆرانی و میوزیکی کوردی. سەبارەت بە کتێبی شاکرۆ ڕێژان حەسەن میوانە لەگەڵمان و گفتوگوی زیاترەکەین. کاک ڕێژان سڵاو لێبێ بەخێر بێ. زۆر سپاس. وەک ئەزانین شاکرۆ یەکێکە لە دەنگبێژەکانی باکووری کوردستان. چ گرنگیەکی هەبوو تا بەڕێستان فۆکوستان خستە سەری؟ دەنگبێژی بەشیشی گرنگی ناسنامەی کەلتوری ئێمە. ئەنجا دەنگبێژەکانی ئێمە بە تایبەت ئەوانەی کە باڵی دەنگبێژی لە بەشی شێوەزاری کورمانجی بە تایبەت لە باکوور و ڕۆژئاوای کوردستان و بەشێک لە کوردانی قەفقاسیا کە لە بنەڕەتا لە باکوورەوە چوونەتە ئەوێ ئەمانە با بڵێن بەشێکی گرنگن لە مێژووی گۆرانی مۆسیقای کوردی. گرنگەکەی لەوەیە کە ئەم دەنگبێژانە هەموو ئەو ناسنامە کەلتوری ئێمە کە لە بیر و باوەڕە یاسایە دابوونەریتەکانە ژیانی ڕۆژانەی مرۆڤی کووردە لەناو لاوکەکانیانە هەیە. بۆیە شاکرۆ توانیوێتی ببێتە یەکێک لەو دەنگبێژانی کە پەیامی نەتەوەی و نیشتیمانی و ئەو با بڵێن دەرد و مەینەتیانی کورکە لە قۆناغەکانە کە خۆی شاید حاڵی ڕووداوەکان بووە بیگوازێتەوە بۆ ئێمە. وەخان فۆرمێکی تایبەتی موزیکە و ئەدایەکی زۆر باشی هەیە لە شێوازی وتنی لاوک کە تا ئێستا هیچ کەسێک نەیتوانێت بۆ شێوازە لاوکەکان بسڕێن. واتە ئەمێ بپرسم دەنگبێژ کێیە و بە کێ ئەوترێت دەنگبێژ؟ دەنگبێژ ئەتوانین بڵین بریتێ لە دەنگبێژی بریتێ لە فۆرمێک لە فۆرمەکانی موزیکی کوردیە. ئەو کەسی کە ئەبێتە دەنگبێژ هەم شعرەکان ئەنووسێتەوە واتە ڕووداوێگە بینێ کارەساتێگە بینێ هۆندراوەکەی ئەنووسێتەوە ئەشێڵێت. ئەوکات بە چیرۆکێک و بە شێوەی لاوک ئێڵێ خۆ مەرجژنی هەموو کات لاوک بیان دەجار لە شێوی بەستا ئێڵێ بەڵام بە شێوکی گشتی دەنگبێژەکانمان بریتین لە لاوک واتە زیاتر لاوکڵن. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دۆم ئەوانی کە ئەبنە دەنگبێژ تایبەتمەندی خۆیان هەیە ئەبێ هەڵگری با بڵێن شێوازی وتنەکە چونکە ئەو وتنە زۆر بەخێرا ئەوترێ. زۆر جار هەندێک لە هاوڕەکانم بەراوردی ئەم فۆرمە ئەکەن بە ڕاپ. ڕاپەرەکان زۆر خێرا وشەکانەڵێن دەنگبێژەکانی ئێمەش سەدان ساڵ بەر لە ئێستا ئەو شێوازی وتنی لاوکیان وتووە. بۆیە زۆر گرنگە ئەوانەی کە ئەبنە دەنگبێژ توانای وتنی وشەکانیان هەبێ توانای ڕێخستنی هۆندراوەکانیان هەبێ ڕووداوێگە بینێ کارەساتێکە بینێ ئەمانە ئەهۆنێتەوە. بەڵام یەکێک لە شتە سەرنجڕاکێشەکانی دەنگبێژ ئەوەیە کە ناتوانێت ئەمانە بە ئاوا بیجێڕێتەوە هۆندراوەکەی لی تێگەچێ. بەڵام کاتێکە ئەی کاتە فۆرمێکی لاوکە و بە شێوەی هۆندراوە ئەیڵێ ئەو کاتە ئەو ئەتوانێت بە سەرێکەوە هەموو شەکان بە دوایەکە بڵێ واتە ببوورەوەتە ڕێخستنەکە سەرتا لە مێشکیایکە ڕێکی ئەخا ئەنج دوایی خاتە سەرزاری. کاتە لە ئێستا ئەتوانین بڵێن ئێمە دەنگبێژمان هەیە؟ ئێمە بە یەکێک لە تایبەتمەندەکانی دەنگبێژی ئەوەیە کە لەناو کۆمەلگای هەڵقوڵاوە. واتە هەموو ئەو دەنگبێژانەی کە لە ڕابردووە هەبوون بە شێوی زارێکی نەوە دوایەوە گواسراوەتە. بۆ نە شاکرۆ خۆی باوکی دەنگبێژ بووە بە هەپیری هەر دەنگبێژ بووە. ئەمە نەوە دوایەوە گواسراوەتەوە. شاکرۆ کوڕەکەش ئێستا دەنگبێژە. ئەمە یەکێکە لە تایبەتمەندەکانی دەنگبێژەوەی کە بە شێوەیەکی سروشتی لەناو کۆمەلگای کوردیا هەبووە. یەکێک شتێک زۆر گرنگامی ئاماژەی پێ بکەم. سەردەمانێک لە باکووری کوردستان کە زمانی کوردی قەدەغە بوو بەهۆی سەرهەڵدانی ئەو شۆشە جیاوازانەی کە لە باکووری کوردستان دژی دەوڵەتی ئەو کاتی تورکیا هەڵمەتیشی گەورە لەسەر قەدەغەکردنی زمانی کوردی هەبوو. بە هیچ جۆرێک ڕێگان ئادرا بە کوردی قسە بکرێ. یەکێک لە هۆکارە گرنگەکانی پاراستنی زمانی کوردی بریتی بوون لە دەنگبێژەکانمان. چونکە دەنگبێژەکان شەوبێریان هەیە لە دیوەخانەکانە کۆئۆبنەوە بوونە لە گوندەکان لە دیوەخانە کۆئۆبنەوە خەڵکی گوندەکە بانگشتەکەنە ئەو شوێنە ئەم لاوکانە ئەوترێتەوە. ینی بەردام وشەی کوردی لە ناو لاوکەکانە دراوە بە گوێی هەموو ئەو میانانی کە دانیشتون لە هەمووشان گرنگترن بریتێ لەو نەوە نوێی کە دانیشت و گوێی گرتو و چێژی لێبینیەوە. لێکۆڵەرەوانی بیانی چی لەسەر دەنگبێژیانە؟ بەداخۆیمەوەکو خۆماوەکو کورد کەمترین توێژینەوەمان کردووە لەسەر هەموو بابەتە هونەرەکان بە شێوەیەکی گشتی بەتایبەت لە بواری موزیک و لە بواری کەلتوریە. لێکۆڵەرە بیانەکان من نمونەیەک باسەکەم. دوو لێکۆڵەری ئەڵمانی لە ساڵی 1868 هاتوونەتە باکووری کوردستان چەند توێژینەوەیشان لەسەر دەنگبێژی کردووە لەسەر ئەو لاوکانەی
کە زۆر باوە لە ناو کۆمەڵگای باکووری کوردستان و ڕژاوی کوردستان بۆ منە لاوکی مەموزینە قەڵای دەمدەمە خەج و سیامەندە ئەمانە هاتون توێژینەوەیان کردووە لەو سەردەمایە کردوانە بە دوو کتێب و بڵاویان کردوێتەوە کامران بەدرخان لەگەڵ جەلادە عەلی بەدرخان کە ئەو کاتە گۆڤاری هاوار دەرەکەن لە ئەستەمبول لە ساڵانی 1930 زۆر گرنگیان یا بە زارگوتنی کوردی ئەمە یەکێک بووە لە بابەتە زۆر گرنگەکان کە لەو گۆڤارەی ئاماژەی پێکراوە خۆی ئەیجێڕێتەوە ئەڵێ دوو دەنگبێژ لە ڕۆژاوی کوردستانەوە هاتن بۆ لای ئێمە لەوێ لاوکی مەموزینیان بۆتین ئێمەش نووسیمانە و لە گۆڤارەکە بڵاومان کردەوە بۆ ئێمە زۆر زۆر گرنگە ئێمە ئەتوانینەمانە هەمووی بکەینە سەرچاوی با بڵین بۆ لێکۆڵینەوەی زانستی ئەم کتێبەکەی ئەکەوێتە بەردی دەیخێنەران لە تقریبان 6-7 ڕۆژیکە کاتەکەی دیاریکراوە نییە لەبەر هەنێەوە کار بەڵام هەر هەمووی بخانە 6 تا 7 ڕۆژیکە ئیتر بڵاویەکەینەوە سپاس بۆ ئامادەبوونی سپاس بۆ هەوڵەکان سپاس بۆ جەنابێشە دەست خۆش بێ سەرکەوتوو بی.